بەڵام چۆن ئەتوو لە ناخی دەردەینی چۆن بخوێن ئەوە مهمە. بزن ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی عائیشە دەزانی ئەمن دەزانم کەنجین ئەتوو لێم تووڕەی کەنجین ئەتوو لە من ڕازی گوتی بە چ دەزانی گوتی بە قسەکانت دەزانم بزانە ئەو ڕاگرتنی ئەو شعورەی گوتی ئەگەر کە قسان دەکەین پێکەوە ئەگەر گوتت نعم ئەو لا وەڕەب ئیبراهیم وەڕەبی ئیبراهیم دەزانم لێم تووڕەی چکە سوند بە چ دەخۆی بەخوای ئیبراهیم دەخۆی ئەگەر لە منیش ڕازی بی يعني مثلا هيز قلي لما النبي دري نعم او لا وربي محمد صن بخواي محمد اخوي اشوف بيك والله راسك والله او وقتي قليكم لد الله ليه ترى ما صن بخواي تناخم بخواي ابراهيم دخم هذا خواي انا خواي زي بلام كاكاتي كديد رازي ما اوزا درم لا يا نعم وربي محمد صلى الله عليه وسلم سبحان الله او فيرمان ذاك عزيزام هیچ ئافرەتێک نییە کۆمەڵک ئەحساس و شعوری لە ناو ناخیدا نەبی ئەو شعور و ئەحساساتانە دەبی دەرببڕێ دەبی دەربچی دەبی لە هەناوی بێتە دەرێ بۆی نەبتە کبت بۆی نەبتە نەخۆشی نەبتە عقد نەبتە بغز وەرە دانیشە لەگەری دەردەشەیەکی لەگەر بکات تۆزێک لەگەری دانیشات چەند کاتێکی خۆت بدا ئەو ئافرەتەی قسەی لەگە بکە هەمووی لا هەناوی بەتار دەبی و هەرچی هەیتی زۆر بە سەراحەت پێ دەرێت زە بەڕاستی ئەو فەنە ئەو فەنی تەعامولە ئەو فەنی چاندینی خۆشەویستیە ئەو فەنی لابردنی ئەو ناخۆشی و ناڕەحەتی دڵی ئافرەتان دەبی لە پێغەمبەری خوای فێربین صلی الله عليه وسلم. یعنی ئەمەش دەبی خێزانەکانی خۆیان بخینینەوە بەر لەوەی گازاندەکە گلێکە تەڵەب و داوایەکە بکات و پێشوەختە بخێنی ئەولاتر لەوەی کە پاشەوەی کە داوای کرد نەک ئەوە احتمال هەر نەتوانی داوا بکە لۆ لە تووڕەی سەرفی بکەس ئەو ئافرەتە کاتێک ئینفعال دەکات بەڵزەبت کە کۆمەڵە شتێکی لە دڵە تۆ نەتوانی لە ناو دڵی دەربینی بە فەنێکی بە ئوسلوبێکی نەتوانی ئەو هەست و ئیحساس و شعورانی ئەوە ئافرەتە بزولێنی و ئەو ناخۆشی و ناڕەحەتی لێ دەربینی حتمان بە شتێکی کە دەری دێخی جا بە عینادی بە تووڕەیی بە ناخۆشی بە لێدان لە منداڵەکان بە احتمام ندان بە تو بە احتمام ندان بە ماڵ و منداڵ بە احتمام ندان بە خزم و کەس و کارت حتما بە شتێکی دەری ئینسان چەند احتمام پیا و چەند احتمام بە مەشاعیر و ئیحساس و شعوری ئافرەتی خۆی بدا ئەوەندە زیاتر محەبەت و خۆشەویستیان لە بەی زیات من هەنی ئافرەت هەبووە مثلا تەلەفۆنی کردووە فەقیرەی مثلا هەڵەیەکی کردووە تووشی غەڵەتێک بووە یەک کەس تەلەفۆنی بۆ کردووە بە غەڵەت ئەویش کە زانیتی ئافرەتە گوتی ئەفەن ناتناسم کاکە بەس پیاوەکەی گوتی هەی بە قوربانت دەبم ئەرەوڵە ئەو دەنگە چەند ناسکە بەڕوا بکە بەو قسەی هەرخەرەتە دەڕوخێ دۆ چکە دەبێت ئێمە پیاوەکان بخۆیان هەست و شعوری ئافرەتەکانیان بجولێن و دڵ و ڕوحیان ئارام بکەن پێش ئەوەی کەسێک بێگەمە بە هەست و مەشاعیریان بکەن.